بەمەبەستی لە نزیکەوە ئاگاداربوون لە کێشە و داواکاریەکانی سنووری پارێزگای سلێمانی و بەڕێوەبەرایەتی کارەبای سلێمانی لە کەرتی کارەبا، وەزیری کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی سلێمانی کرد و بە دوواداچوونی بۆ پێداویستیەکانی کارەبا لە پارێزگای سلێمانی کرد. وەزیری کارەبا ڕایگەیاند سەرۆکی حکوومەت هاوکار و پشتیوانیانە بۆ باشترکردنی ڕەوشی کارەبا. هاوکات ئاماژەی بەوەشدا ئەم ساڵ بۆ مانگەکانی 1 و 2 ڕۆژانە 16 کاتژمێر کارەبایان بە هاوڵاتیان داوە و هەوڵی زیادکردنیشی دەدەن. وردەکاری هەندێک پرۆژەی گرنگ و استراتیژی کارەبا لە سلێمانی دەخاتە ڕوو. تەنها لەم کابینەی نو ئێمە تەنها لواری دابەشکردنی کارەبا 2019 و 20 سەرە و 40 ملیار پرۆژە لە سلێمانی ئێمە ئەنجام داینە. هەروەها لواری گواستنەوەژی خەتی بازیان ڕاپەرین و خەتی سەید سادق تانجرۆ و کەڕینی 3 مۆبایل 44 ملیار و 350 ملیۆنی ترژی هاتنە دەست نیشانکردن، یعنی تەرخانکردن مانگی یەکی ئەم ساڵە. یعنی لە عمری ئەم کابینە ئەوە زیاتر لە 84 ملیار دینار تەنها بۆ پرۆژەکانی پارێزگای سلێمانی هاتینە دەست نیشانکردن. بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانیش باز لەوە دەکات وەزارەتی کارەبا لەم کابینەیە زۆر هاوکاریان و وەڵامی داواکاری بەڕێوەبەرایەتیەکەیان بە زوویی وەردەگرنەوە و لەم سەردانەشیاندا باسییان لە کێشەکانی کەرتی کارەبا لە پارێزگای سلێمانی کردووە. جەنابی وەزیر خەیری دەستخۆشی لەم کابینە نوێیە کە زۆر هاوکاری ئێمە بۆ ئیشەکان زۆر بە ئاسانیە ڕوا جوابەکانی وەزارەتی کارەبا زۆر بە خێرایی خێرای پێمانەگاتەوە، زۆر هاوڕای لەگەڵمانە بۆ ئیشەکان سوپاسەکەین. پێوەری زیرەک لە ئاسێکی باشی بڕیوە سلێمانی لە پێش پارێزگاکانی کەوەیە بە هاوکاری وەزارەت ئینشاڵڵا لە ئەم ساڵا لە نهایەتی ساڵا بڕیارە هەموو حکوومەتی هەرێم تەواوکرد. وەزیری کارەبا باسی لە هەندێک پرۆژەی دیکە کرد کەوا بڕیارە لە شارەدێ و شارۆچکەکانی پارێزگای سلێمانی جێبەجێ بکرێت و بەشێک لەو پرۆژانە لە هەفتەی داهاتوو کاریان تێدا دەکرێت. چەند وێستگەیەکی کارەباش کە لە دوکان و دەربەندیخان لە کارکەوتون بە زوویی چارەسەر دەکرێن. سەبارەت بە پێوەری زیرەکیش ئاشکرای کرد تا ئێستا لە سلێمانی زیاد لە 170,000 پێوەری زیرەک بەستراوە و لەو پرۆسەیەش بەردەوام دەبن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی.